سیستمی پەروەردەی ڕژیمی ئیسلامی لە بنەڕەتەوە دەبێت بگۆڕدرێت. ماڵپەڕی سیاسی هەواڵی پەیام لە هەواڵێکدا بە ناونیشانی ئەشکەنجە و لێدانی درڕندانی 13 قوتابی لە سنە نووسیوێتی ڕۆژی یەکشەمە 24 خاکەلێوە لە قوتابخانەی قەڵەمچی گوندی کەرجۆ سەر بە شاریسنە لانیکەم 13 قوتابی کوڕی پۆلی پێنجەم بەهۆی بزربوونی شارژێری مۆبایلی مامۆستاکەیان بە توندی کەوتونەتە بەر لێدان و عەزیەت و ئازار. ئەم مامۆستایە کە هێشتا ناسنامەکەی ئاشکرا نەکراوە نەک هەر منداڵەکانی لە ڕووی جەستەییەوە ئازارداوە، بەڵکو هەڕەشەی لێکردوون کە ئەگەر بە بنەماڵەکانیان ڕابگەێنن تووشی توندوتیژی زیاترە بن. ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە برین، شینبوونەوە و ئاوسانی زۆر لەسەر جەستەی قوتابیان پیشانەدەن. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند کە مامۆستاکە بەبێ هیچ لێکۆڵینەوەیەکی لۆژیکی و تەنها لەسەر بنەمای گومان قوتابیەکانی ئەشکەنجە داوە. نووسەرێک لە وتارێکدا بە ناونیشانی چیرۆکی دووبارەی ئازاردانی قوتابیان لە قوتابخانە کە ڕۆژی سێشەمە 26 خاکەلێوە لە ڕۆژنامەی ئارمانی میلیدا بڵاوکرایەوە لەم بارەیەوە نووسیوێتی ئەو لێدان و ئازاردانە کە بووەتە هۆی تووڕەیی بیر و ڕای گشتی بەڕادەیەک بووە کە یەکێک لە قوتابیان ڕەوانەی نەخۆشخانە کراوە. نووسەری وتارەکەی ئارمانی میلی وێڕای ئاماژە بە چەند حاڵەتی سزادانی قوتابیان لەلایەن مامۆستایانەوە لە شار و گوندەکانی دیکە چەند مامۆستایەکی پەروەردە نەکراوی وەک هۆکاری ئەم هەڵە ترسناکانە ناوبردووە، هەر بۆیە ڕێگەچارەیەکی ناکاریگەریشی پێشنیار کردووە. ناوبراو نووسیوێتی کە پێویستە لە کاتی تاقیکردنەوەی وەرگرتنی مامۆستایانی قوتابخانە تێستی هەڵسەنگاندنی ڕەفتاریش بەڕێوە بچێت یان بڕوانامەی دڵنیابوون لە تەندروستی دەرونی بە شێوەیەکی جدی لەبەرچاو بگیرێت. بەڵام واقعیەت چییە؟ پەروەردە و فێرکردنی کۆماری ئیسلامی لە بنەڕەتەوە وێرانە و نووسەری ئارمانی میلی بیر لە نەخشی ئەوان دەکاتەوە. کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی ژمارەیەک ئاخوندی خورافی و نەخوێندەوار، ژمارەیەک بە سیجی چالاک و سیخوڕ و هەروەها هەژار ڕاگرتنی ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی شەرافەتمەند هەوڵی داوە سیاسەتی خورافی، هەڵاواردن و دژە زانستی خۆی لە قوتابخانەکان بەڕێوە ببات. بەرپرسانی ڕژیم بەم شێوەیە هەوڵیان داوە قوتابیان لەسەر بنەمای ڕەگەز بە گوێرەی چاوەڕوانیەکانی ڕژیمی ئیسلامی پەروەردە بکەن. بە بۆچوونی ئاخوندە دەسەڵاتدار و لایەنگرەکانیان قوتابیە کوڕەکان دەبێت گوێڕایەڵ و فەرمانبەردار و ئامادە بن بۆ مردن یان بۆ سیخوڕی و سەرکوتکردنی نەیاران. کچانیش دەبێت ژنێکی ماڵداری داپۆشراو بن کە منداڵان بۆ سیستمی سەرکوتگەر پەروەردە بکەن. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا زاڵبوون بەسەر بواری پەروەردە و فێرکردندا بەردەوام یەکێک بۆ لە ئامانجەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەرپرسانی حکوومەت بۆ زاڵبوون بەسەر بواری فێرکردن و ڕێگریکردن لە شکستی ئاین لە بەرامبەر زانستدا قوتابخانەکانیان کردووە بە مەکتەبی فێرکردنی خورافاتی ئاینی و درۆ و چەواشەکاری. لەم ناوەندانەدا لە بری ئەوەی یارمەتی منداڵان و نەوەی نوێ بدرێت بۆ ئەوەی خۆیان و جیهانی دەوروبەریان وەک ئەوەی کە هەیە بناسن، قوتابیان ناچار دەکرێن کە مێشکیان پڕ بێت لە زانیاری زیادی و ناپێویست و چەواشەکراو. لە قوتابخانەکانی ئێران لە بری ئەوەی کە دوایین دەستکەوتە زانستیەکان لە بواری فێرکردندا بەکاربهێنرێت و قوتابیان لەو دوایین ئامار و زانیاریە کولتوریانەی کە ڕەوتی پەرەسەندنی مرۆڤایەتی بەرهەمی هێناوە ئاگدار بن، بڕێکی زۆر خورافاتی ئاینی و چەواشەکاریان دەرخوارە درێت. بەهۆی ئەوەی کە خورافاتی ئیسلامی و چەواشەکاریەکان لەگەڵ بەرەنگاری قوتابیانی وشیار، مامۆستایانی خەباتکار و دایک و باوکانی وشیار بەرەوڕوو بووەتەوە و شکستی هێناوە، ڕەشیم هەوڵی داوە بە ئیسلامی ترکردنی ناوەرۆکی دەرسەکان و توندکردنەوەی سەرکوت بە ئامانجەکانی خۆی بگات. ڕژیم لەم بوارەدا بە گۆڕینی ناوەرۆکی کتێبە دەرسیەکان، ناردنی ئاخوند و پاسداری زیاتر بۆ قوتابخانەکان، بە سەربازگەکردنی ناوەندە پەروەردەییەکان و دروستکردنی جۆرەها بربەستی ئەخلاقی هەوڵی داوە لاوان ناچار بە ملکەچی و بێدەنگی و پاسیڤبوون بکات. بەڵام لاوانی ئێران لە ناو زانکۆ و قوتابخانە و دەرەوەی ئەو ناوەندانش بە خەبات و تێکۆشانی خۆیان هەردەم یەکێک بوون لە سەنگەرەکانی خۆراگری لە بەرامبەر کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا. مامۆستایانی خەباتکار بە پێکهێنانی ڕێکخراوی خەباتکارانە و سەرتاسەری و هەروەها قوتابیان و دایک و باوکەکانیان و کەسانی پێشڕە و پێشکەوتن خواست بە خەباتی بەردەوام چالاکیە دژە مرۆییەکانی ڕژیمیان ڕاگرتووە یان بە تەواوی تووشی شکستیان کردووە. یەکێک لە درەوشاوترین بوارەکانی ئەمڕۆ بەڕووبوونەوەیە بریتی بووە لە حوزور و بەشداری چالاکانە و پڕجۆشی قوتابیان لە ڕێزەکانی بزوتنەوەی شۆڕشگێری شۆڕشی ژن ژیان ئازادیدا. ئەم خەباتانە ئێستا بە شێوەی بیرلێکراوەتر هەروە بەردەوامن. پێشڕەوترین بەشی قوتابیان، مامۆستایان، دایکان و باوکان و دڵسۆزانی جەماوەر گەیشتونەتە ئەو ئاکامەی کە تەنها بە هاتنە مەیدانی هێزی بەرینی قوتابیان، خوێندکاران و مامۆستایانی خەباتکار و
هەروەها بە لێک هەڵپێکرانی خەبات و تێکۆشانی ئەوان لەگەڵ خەباتی کرێکاران، ژنانی خەباتکار و بەشەکانی دیکەی کۆمەڵگەی ناڕازی نەک هەر دەتوانرێت هەوڵی کۆماری ئیسلامی بۆ زاڵبوون بە سەرفەزای پەروەردەدا پوچەڵ بکرێتەوە، بەڵکو ڕێگاش بۆ ڕزگارکردنی کۆمەڵگەی ئێران لە چنگ کۆنەپەرستی ئیسلامی دەسەڵاتدار خۆش دەکرێت.